چی ئەگەر ئەمریکیە گەشتی کات بکە بۆی کە سەرۆکی ئەمریکا جۆن ئێف کەنەدی لە کوشتنەکەی ڕزگار بکە. دڵنیام هەمووتان چیرۆکی کوشتنی جۆن ئێف کەنەدیتان بیستووە. ئەمە پێشنیاری زنجیرەیە بەڵام زنجیرێکی زۆر جیاواز. فەرمون لەم ڤیدیۆیە بینەر بن. کارکتەرێکمان هەیە بەناوی جەیک ئێپین کە ڕۆڵەکەی لەلایەن جیمز فرانکۆ بەرجەستاکرێت کە یەکێکە لە ئەکتەرە زۆر باشەکانی هۆلیوود. جەیک ئێپین مامۆستایە لە قوتابخانە، مامۆستای زمانی ئینگلیزی. ئەم مامۆستایە بە شێوازێک لە شێوازەکان کە خۆتان لە زنجیرەکەی بینن هەلیەوەی بۆ دروستە بێ گەشتی کات بکەوە ئامانجیەوەیە ببینێ ئەگەر لەو ڕۆژەیە جۆن ئێف کەنەدی نەکوژرایە ئێستا ئەمریکا چۆنە بوو، ژیانیان باشترە بوو یاخود خراپتر. وە لێرە پرسیارێکی دیکەی گرنگ دروستە بێ ئایا جەیک ئێپین لە هەوڵەکەیدا سەرکەوتووە بێ یاخود نا، چونکە ئەگەر گەشت بکەی بۆ ڕابردوو گوڵێک لێرەیە بێ لێ بکەیتەوە بیەنیتە ئەمبەر ئەوە لە داهاتوە شتێکە گۆڕێ. ئەم زنجیرەیەکە بۆم باسکردن ناوی 22/11/1963 ناوەکەی ڕێگوەکەوە بنووسن بۆی کە بتوانم بیدۆزنەوە. ڕێتینی من 8.5 لە 10 بێ کە زنجیرەیەکە لیمیتد سیریسە، واتە تەنها یەک وەرزە 8 ئیپسۆدە و زۆر تایبەتە. هیوادارم بە دڵتان بێ و ئەتوانم ڤیدیۆ لەگەڵ هاوڕەکانتان شێرکەن و فۆلۆ لە بیر مەکەن و خواتان لەگەڵ.